ئێمەش بەڕاستی بە خۆشحاڵیەوە ئامادە بووین چکە بەڕاستی پەیامی ئیسلام پەیامی خزمەتکردنی مرۆڤایەتیە، پەیامی زیندووکردنەوەی مرۆڤەکانە، پەیامی گرنگیدانە بە مافی مرۆڤ، نەک ئەو مافی مرۆڤی ئەمڕۆ ئیدعا ئەکرێ. ئەمەی کە ئێمە وەکو لەدایکبوونی پێغەمبەری سەرور صلی الله عليه وسلم کە خۆی کە هات پێغەمبەری خوا مرۆڤایەتی ڕزگار کرد، مناڵەکانی لە زیندە بەچاڵ ڕزگار کرد و ئەو خەڵکەی ڕێنمونی کرد. بۆیە ئێمەش ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە خۆمان لەو خوێنبەخشینە بەشداری کرد و گیانی ئەو نەخۆشانەی نەخۆشی تالاسیما لە مردن ڕزگارکەین. بەڕاستیەوە پەیامی ئیسلامە. پێمان خۆش بوو بۆ زیاتر دووپاتکردنەوەی ئەو پێکەوژانەی لەگەڵ بەڕێزانی مامۆسایانی ئاینی ئێمەش بەشدار بینەوە لەم خوێندانەوە. بەڕاستی ئاینەکان هەمویان پەیامێکی گرنگیانەیەک ئەو پەیامە ینی بەخشین، ینی یەکێک لە پایە گرنگانی هەموو ئاینەکان بۆ ئێمەش بۆ هەستان بۆ خوێنبەخشینە. هەستاوین بە ئەنجامدانی هەڵمەتێکی خوێنبەخشین بە بۆنی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێت بۆ مامۆستایانی ئاینی ئیسلامی لەگەڵ کەسایەتیە ناودارەکانی ئاینی کاکەی. ئەم خوێنە بۆ زیاتر نەخۆشانی تالاسیمایە کە زۆر خوێنان پێویستە، هەیانە بە هەفتە ئەبێ خوێنی بۆ دابین بکرێ، هەشیانە بە مانگ بەیانی کۆتاکەی مانگ و ئەوەی کە زۆر کەمیش بێ بە هەفتە و دە ڕۆژە.